دەوڵەتی کورد شوێنەوار و تاریخ و کەلەپوری کورد ناپارێزە. بەڕاستی ئێستا وەزعێکی زۆر تایبەتەیە لە کوردستانە کە دەستکاری پارچە شوێنەوارەکان نەکرێت، زۆر بە ئازادان، خەڵکانێکی زۆر بێئیلتیزام بە هیچ ئەخلاقیاتێکی ئیشکردنەوە، بە ئەخلاقیاتێکی مەسەلا هیچ ئیلتیزامێکی نەتەوەی خۆشی نیە، نازانێ ئەمە چیەکە، شتێک ئەزانێ، شوێنەوار بەرامبەر بڕێپارە، شوێنەوار بەرامبەر ئاڵتون، شوێنەوار بەرامبەر دەوڵەمەندبوون و یعنی لایە ئەو جوملانە هەیە. ئێرە کوردستانە، یەکێک لە ناوچەهرە دەوڵەمەندە شوێنەوارەکانی جیهان. ئێرە لانکەی چەندین شارستانیەتی وەکو ماد و گۆتی و لۆلۆ و کاسیە، هەر بۆیە بەشێکی زۆر لە مێژووی دێرینی مرۆڤایەتی کەوتۆتە ئەم ناوچەیە. شوێنەوارەکانی ئەم ناوچەیە سەلمێنەری ئەو ڕاستیانن کە لێکۆڵەڕەوان پێیگەیشتون. بێگومان ئەو شوێنەوارە لە کوردستان کە ساڵەکانی 1945 لەلایەن شوێنەوارناسی عێراق تا باقور و فواد سەفەر خوعاپیان کە دوو شوێنەوارناسی زۆر گەورە بوون کە توانیان شوێنەوارەکانی عێراق بەگشتی تۆمار بکەن وە لەوانەش کوردستان. ئەوەی کە لە کوردستان کرایە بە سەراحەت بە تەواوی نەکرا لەبەر ئەوەی شۆڕشتی ئاشتیخوازی ملەتی کورد هە بەردەوام بووە. ئەو شوێنانەی کە وەزعی ئەمنی تەواو نەبووە نیان توانێت بگەنە وێن دەرێ بە تایبەت لە پشت چیابەرزەکان. بەڵام ئەوەی کە توانیتیان تۆمار بکەن لە کەرکووک، سلەیمانی، هەولێر، دهۆک و بەشێکی زۆری مووسڵ زیاتر لە 3125 مۆقعی ئەسەریمان هەیە. هەرچەندە تا ئێستا ئاماریشی ورد لە بەردەستانیە کە پشتی پێ ببەسترێ سەبارەت بە شوێنەوارەکانی باشووری کوردستان، بەڵام ئاماژە بەبوونی نزیکەی 7000 شوێنەوار ئەکرێ لەم ناوچەیە. ئەوەی تا ئێستا تۆمار کراوە نزیکەی 3150 شوێنەوارە کە مێژووی زۆرێکیان دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ لەمەوبەر. کەناڵی هستری لە بەشێکی زنجیرە دۆکۆمنتارەکەیدا چەندین بەڵگەی خستە ڕوو. تیایدا کوردستانی بە کۆنترین ناوچەی ژیاری جیهان ناساند. شوانێکی کورد بەڕێکەوت کۆنترین دۆزراوەی شوێنەوارزانی بینیەوە کە ئەو شوێنەش ناسراوە بە گۆبەکلی تەپە. ئەنجامی تاقیکردنەوەکانەوە دەردەخەن تەمەنی گۆبەکلی تەپە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 12000 ساڵ لەمەوبەر. ئەمەش 7000 ساڵ کۆنترە لە خاکە بەپیتە شێوە هیلالیەکانی میزۆپۆتامیا کە هەمیشە وەک کۆنترین مێژووی شارستانیەت سیر کراون. گۆبەکلی تەپە 12000 ساڵ کۆنە. ئەمە چەندەها هەزار ساڵ کۆنترە لە ستۆکهێنج و هەڕەمەکانی مسڕ. ئەم شوێنە کەمتر لە 350 میل دوورە لە چێ ئاراراتەوە. زۆر لە توێژەرەوەکانیش باوەڕیان وایە شوێنی گیرسانەوەی کەشتیەکەی نوحبێت. لەگەڵەوەی کوردستان ناوچەیەکی گرنگی مێژووی و شوێنەواریە، بەڵام تاکو ئێستا بە پێی پێویست گرنگی بەم سامانە مرۆڤایەتیە نەدراوە، بە تایبەت لە باشووری کوردستان. زۆرێک لەو شوێنەوارە دەگمەنانە بەهۆی پشتگوێخستنەوە لە ژێر مەترسی لە ناوچوون و داڕوخاندان، بەوەش زیانێکی گەورە لە پاشخانی شوێنەواری جیهان دەکەوێت. خەڵک دەچن لە ژێر بەحرەکە ئاساری دەردێنن وەک هەمووتان دیوە لە تەلەڤیزیۆن، ئێمە دەچی ئاساری سەرئەرز هەموو وێران دەکەن. سەرمایەیەکی گەورەی مرۆڤایەتی لە چەند لایەکەوە لە ژێر هەڕەشەی لە ناوچووندایە. یەکێک لەو هەڕەشانە نەپاراستن و پشتگوێخستنی پارچە شوێنەواریەکانە لە کەشوهەوا کە بەردەوام لە گۆڕاندایە. پێکاتەی هەندێک لەو کەرەستە دێرینانە بە جۆرێکە کە چیتر بەرگەی ئەو ئاڵوگۆڕە بەردەوامەی ئاوهەوا ناگرێ بە تێپەڕبوونی کات بەرەو لە ناوچوون و شێوان دەچێت.
لە هەولێر مادەی کەرپوچیان بەکارهێنایە کەرپوچ خۆی لە خۆیدا مادەی بەلووری تێدایە واتە خێو لەیمونی تێدایە کە باران دەباری ئەوە ئیمتساسی ڕوتوبەت دەکاتن ئیمتسات شێ دەکا کە دنیا گەرمدا بوو دەیداتەوە ئەو حالەتەی وەرگتون و دانەوەی دەبتە هۆی ئەوەی ئەو کەرپوچەرنەوە استقرارێتێکی لە خۆ نابینی ینی 200 ساڵ تەمەنەکەیتی کە ڕوتوبەتی بگاتێ بەڵام هەورازی کوردستان بە تایبەت ناوچەکانی شاخاوی لە بۆ سەرێ زیاتر لە بۆ لای کوردستانی ئیران و کوردستانی تورکیا و حتا لایەنە لە سووریا لە زیاتی خشت لە زیاتی کەرپوچ بەردی چیانی استعمال کردیە کە خۆی لە خۆیدا ئیمتساسی شێ ناکە مایتەوە. ئەمە پارچەی شوێنەواریە کانزایە کانزاکەی برۆنزە ڕێژێکی زۆر مسیتایە ئەمە وای کردووە کە زۆر بە کەش و هەوا وەک بڵێ تەسیراتی لەسەر بێ زیاتر لە ملیمونی تا 2 ملیم ژەنگی کردووە هەرچەندە ئەو کەرەستە و ناوچە شوێنەواریانە ناکرێت تەنها وەک موڵکی گەلێک یان ناوچەیەک سیر بکرێ بەڵکو ئەوانە موڵکی تەواوی مرۆڤایەتین و مێژووی هەزاران ساڵەی چەندین گەل و شارستانێتیان پێوە بەستراوە کەچی هەندێک جار لەلایەن کەسانێکەوە مامەڵە و بازرگانیان پێوە ئەکرێت و ئەخرێنە مەزاد و کڕین و فرۆشتنەوە یان کەسانێک شوێنەوارەکان دەشێوێنن و دەیکەنە جێگەی نیشانشکاندن یاخود دەیکەنە جێگەی نووسینی یادگارەکانیان من ناو هێرشکردن یعنی هێرشێکی زۆر گەورە هەیە ئەگەر بە ئەنقەز بێ بە ئەنقەز نەبێ گرنگوێتەوە پارچەکان ڕۆژانە لە ناوەچێ دەولەتی کورد لە هەموو دەولەتە داگیرکەران زیدەتر لە ڕاپەڕینەوە زەربە لە ئاساری کوردستان داوە لە گەڕێکە کوونەکانی کوردستان دایە وێران کردە پتر لە هەموو دەولەتە داگیرکەران بەرامبەر ئەو شقڵە وەستاوە تەقەی لێەکە تۆ ڕوبەڕوی خەڵکان نەشەبییتەوە یەک مرۆڤ چۆن ئەبێتە ئالەتێکی زۆر دڕنەوە گەورە بەرامبەر مێژوویە مەترسیەکی تر نەبوونی هۆشیاری بەشێک لە هاوڵاتیان و دەستگا بەرپرسەکانە لەبارەی بایەخی ناوچە و کەرەستە شوێنەواریەکان هەندێک جار کەسێک یان لایەنێک بەبێ هۆشیاری ناوچەیەک یان کەرەستەیەک نۆژەن دەکاتەوە لە کاتێکە ئەم کارە تایبەتە بە کەسانی پسپۆر ئەم نەزانینە چەندین شوێنەواری شێواندووە لە کوردستان تۆ پارچەیەک لەبەردەسە ئەتوانی هەموو شتێکی لەگەڵکی بەڵام ئەو توانایەت شێکەوە لێکە دەستکاریکی بەردێکی لەبەردەسایە سەدان ساڵ تەمەنێتی تووشی داخوران بووە بەهۆی سروشتەوە بەهۆی تەخریبکردنەوە بەهۆی تەبیعەتی بەردەکە و تەمەنی بەردەکەیە بۆ نمونە باز لە بەردەکەین زائیدەن کۆمەڵی موادی تریشمانەیە خراپتر ئالێرە قەرار ئەبێ بێ قەرار هەڵبەتە قەرارەکە شەخسی نییە خەڵکی تر هەیە بێ پرسیاری لێکەی من لەوێ خەم و خەفەت ئەمگری ینی ئەگەمە ڕادەیەک ینی زۆر بێ ئەمە لە بم یەک دەستگای وەک بەرداژێت ئەو هەموو حەزارەتە هەتەهاڕێ بەرامبەر پارە بەرامبەر نەزانی بەرامبەر ونبوونی خۆشی بەڵام لە نەتیجەشە من و ئەو باجەکەی هونەرمەندی پەیکەرساز ئاکەم عومەر لە ساڵی 2000ەوە وەک پەیکەرسازێک لە بواری چاکردن و لە بەرگرتنەوەی شوێنەواردا کار دەکات وەک شێوەکارێ لە مۆزەخانە کارەکەم تایبەت وەک پەیکەرسازێک بواری کارکردنی من لێرە زۆر تایبەتە زۆر ئیشێکی تابڵی وردەکاری و تابڵی جددیە کارکردنم لەگەڵ پارچە شوێنەوارەکانە ئەو پارچانەی کە هەریشیان بگری هەزاران ساڵ تەمەنێتی ئەمە وای کردووە کە بە ترس و پرسەوە کارکردن کەین لەگەڵ ئەو پارچانە بەردەوام پرسیارمان هەیە بەردەوامیش ترسمان هەیە لەوەی کە شتێ بکەین کە قیمەتە تاریخەکەی خۆی لە ناونەیە ئاکام کۆلیژی هونەری لە سلێمانی تەواو کردووە تا ئێستا 6 پەیکەری شوێنەواری کۆپی کردوتەوە لە چیاکانی کوردستان و چەندین کەرەستەی شوێنەواری لە مۆزەخانەی سلێمانی چا کردوتەوە و لە فەوتان پاراستونی هەچ پارچێک لەماناگری خۆی بۆ خۆی مێژوویەکە خۆی بۆ خۆی فۆرمێک و بێ ئەوی تۆ بچی بەلایە ئەو توانیوێتی هەزاران ساڵ خۆی پەڕێنێتەوە و گاتە دەسیتەوە
کەواتە ئەرچی تۆ چیە بێ لێرا وەکو نەرمەندێک ئەمەیە ئەو خەتەیەکە لە بینی تۆ و پارچەی شوێنەواریایە. شوێنەوارەکانی باشووری کوردستان دابش بوون بەسەر جوگرافیاکەیدا و کەم ناوچەهەیە پشکی لەم سەروەتە مرۆڤایەتیەدا نەبێ. هەریەکێکیان خاوەنی حکایەتێکی خۆیەتی. هەندێک جار ئەو چیرۆکانە بوونەتە ئەفسانە و دەما و دەم گوازراونەتەوە. شوێنەواری پردی دەلال ئەکەوێتە سەر ڕووباری خاپوور لە ڕۆژهەڵاتی شارۆچکەی زاخۆ. زۆر لە مێژوونووسان کۆکن لەسەر ئەوەی ئەم پردە لەسەر دەستی ڕۆمانیەکان لە سەدەی چوارەمی پێش زاین دروست کراوە. لەگەڵ جوانی پردەکەدا ئەفسانەیەک باز لە بوونی جەستەی دەلال ئەکا لە یەکێ لە پایەکانیە. ئەشکەوتی شانەدەر بە یەکێک لە شوێنەوارە هەرە گرنگەکانی کوردستان دائەنرێ. مێژوونووسان باز لە ژیانی مرۆڤی نیاندرتاڵ ئەکەن لەم ئەشکەوتەیە. بە پێی تیۆکارەکان مرۆڤ بەر لە 65,000 ساڵ لەم ئەشکەوتەدا ژیاوە. پەیکەری نارامسین لە ناوچەی قەرەداغ. مێژووی ئەم پەیکەرە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 4,000 ساڵ بەر لە ئێستا. کاتێ پاشا نارامسین وەچەی سەرجۆنی یەکەمینی شای ئەکەدیەکان لەم ناوچانەدا دەسەڵاتی هەبووە. پەیکەرەکانی نارامسین هەمیشە گوزارشتیان لە سەرکەوتنەکانی کردووە بەسەر دوژمنەکانیان. ئەم ئەشکەوتەش یەکێکی تر لە شوێنەوارە گرنگەکانی کوردستان. ئەشکەوتی قسقاپان زیاتر لە 2600 ساڵ بەر لە ئێستا نزرگەی یەکێک لە پاشامیدەکان بووە کە بەڕەچەڵەکی نەتەوەی کووردا ئەنرێ. ئەمە سومبولی خواوەندی زەردەشتەکان ئاهورا مازدایە. قسقاپان لە ناوچەی سوورداش ئەکەوێتە ڕۆژئاوای شاری سلێمانی بە دووری 57 کیلۆمەتر. قەڵای کەرکووک زیاتر لە 3000 ساڵ پێش ئێستا لە سەردەستی ئەبوو خوزنەسر ناودارترین پاشای بابلیەکان دروست کراوە. ئەکەوێتە نێوەندی شاری کەرکووکەوە. ئەم قەڵایە تەنیا شوێنێکی ئاسایی نییە، بەڵکو شارێکی کۆنی شوێنەواریە کە تا ئێستا ژیانی تیاما بێ. سەردەمانێک ئێرە جێنزرگەی دانیاڵ پێغەمبەر بووە. مناری چۆلی یەکێکی تر لە شوێنەوارە دیارەکانی شاری هەولێر نزیکەی 850 ساڵ پێش ئێستا لە سەردەمی سوڵتان مزەفەری حکومڕانی ئەو کاتەی هەولێردا دروست کراوە. شێوازێکی هونەری بیناسازی سەرنجڕاکێش لەم شوێنەوارەدا دەبینرێ. تا ئێستاش پێگەیەکی دیاری لە شاری هەولێری دێریندا هەیە. ئێرەش سەردەمانێک لە ژێر فەرمانڕەوایەتی میر مەحەممەدی میرنشینی سۆراندا بووە. قەڵای پاشای کۆرە کە مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی سەدەی 19هەم لە ناوچەی قەشقۆڵی نزیکی شارۆچکەی دوکان بنیاد نراوە. ئێرە بازارێکی کۆنە لە ناوجەرگەی شاری کفری. مێژووی ئەم بازارە ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 300 بۆ 350 ساڵ لەمەوبەر. ڕۆژگارێک لەم بازارەدا بازرگانانی هەورامان و ناوچەی خاڵسی ئێستا ئاڵۆگۆڕی بازرگانیان تێدا ئەنجام ماوە. ئەمانە تەنیا چەند نمونەیەکی کەمن لە هەزارەها شوێنەواری دێرین کە لە کوردستاندا هەیە. بەڵام بۆچی بەردەوام پشتگوێ ئەخرێن؟ هوکاری ئەوە هەموو سەبەبەکەی حکوومەتی هەرێمە سەرکردایەتی کووردا کە با یەخی پێنادا. من وەختی خۆی زۆر نامە من نووسیوە بوو کاک مەسعود و نێچیروان و مام جەلال و بەحسی ئاسارم کردووە و چون تێک ئەچە و دەبێ ئاگادار بن لەو وەختە بە من نووسیوە بەڵام ئێحتیمامیان پێ نەداوە و چەندین جارێ دیکە لە تەلیڤیزیۆن لە جەریدە لە مەجەلە لە نامە دەیان نامە من بوویان نووسیوە بەڵام هیچ حرەکەیەکیان نەبووە و هیچ سوودێک نەبووە. ئەم پیاوە یەکێکە لە دیارترین شوێنەوارناس و مێژوونووسەکانی ئەم ناوچەیە. لە ساڵی 1960ەوە دەستی کردو بە نووسین و لە ساڵی 1970 یەکەمین شوێنەواری لە دەربەندی ڕانیە دۆزیوەتەوە. عەبدوڕەقیب یوسف تا ئێستا 7 کتێبی چاپکراوی هەیە لەسەر مێژووی کوردستان، بەڵام تەنیا یەک کتێبی لەسەر شوێنەوارەکانی کوردستان چاپ کردووە. عەبدوڕەقیب
ناوێ زانیاریەکانی لەسەر شوێنەوارەکانی کوردستان بڵاو بکاتەوە ترسی ئەوەی هەیە لە دوای ئاشکرابوونی شوێنەکان کەرەستەکانیان تاڵان بکرێن هەرچی شوێنەواری کوردستانە تعجبم دێ کە دەچم تەماشا بکەم جێگای کولینی قاچاقی تێدا هەیە ئەمە هەموو هاتەکردن لە ساڵەها ساڵ و ساڵەها ساڵ حکوومەتی هەرێم بە جەواب نەهات لە پاش بیناکردنی حکوومەتی خۆماڵی حکوومەتی خۆمان و پەرلەمانی خۆمان و دەسەڵاتی خۆمان و ئازادی وەدەست هێنان لە وڵاتەکەی خۆمانە حکوومەتی هەرێمی کوردستان درێغی نەکردی لە هەموو بوارەکانە لە بۆ خزمەتکردن و بایەخدان بە هەموو کون و کلەبرەکانی ژیانی مرۆڤایەتی باربەتە شوێنواریش بەشێکەلەوە بەڵام وەکو گرنگ و گرنگتر هەیە و ڕێ ڕۆژێکە لە گەمارۆی ئابووری چەندین گەماروی ئاموری لەسەر وڵاتەکەی ئێمە و نەبوونی شارەزایی بەرچاو و نەهاتنی شارەزایانی دنیای دەرەوە و زانکۆکانی دەرەوە لە وڵاتی ئێمە ئەوێ ڕۆژێ نزەی تەنگژە و ئاشوب و بگرە شەڕی ناوخۆ و دوو ئیدارەیی و ئیتر هەموو کاریگەری خۆیان هەبووە لەسەر شوێنەوار خەڵک لە کاتی بەعزدا چەندین کەس برادری من بە من گوتووە تو بوو ئەمە دکێ و خۆ تووشی خەتەریات ئەکەی و بەگشت حکوومەتی بەعزدا دچی تا بەگشت سەدامدا من چوو لەسەر قەڵای کەرکوت معلومە و کتێبەش من پێیان دەگوت حکوومەتی دەوڵەتی کورد نییە دیفاعی لە ئاساری کوردستان بکە لە کەلەپوری کوردستان بکە لەبەر ئەوە من خوم بە دەوڵەتی کورد دەزانم من دەبێ بەرگری لێ بکەم بەڵام کە حکوومەت دەوڵەتی کورد درست بوو لە هەموو دەوڵەتە داگیرکەران زیدەتر لە ڕاپەڕینەوە زەربە لە ئاساری کوردستان داوە لە گەڕەکە کوونەکانی کوردستان دایە وێران کردە پتر لە هەموو دەوڵەتە داگیرکەران مەعنا حکوومەتی هەرێم ڕخنەیەکی گەورەی تاریخ دچێتە سەری کە دەوڵەتی کوردە ئێمە وارسی شەرعی هەموو شوێنەوەکانی ملەتی کوردین لە کوردستان و تاکو ئێستا شوێنەوارەکانمان بەو تموحیکەهیتمان نەپارێزراوە پاراستنی شوێنەوارەکانمان ملەتەکە خۆی دەستکاریەکی وای نەکردووە دەبە هەندێک تەماشا دەکە ئەو 3000 مەوقع ئەسەریە لە کوردستان تەنها لە زروفەشی زۆر نالەبار چەند شوێنێک تەنقیباتی تێدا کرا بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵکەکە دەیپارێزی بێ ئەوەی کە پلانێکی تۆکمە دابنێن بۆ پاراستنی بەڵام دەبی ئەوە موبەرمەزبی یعنی هەر لە ئیبتیدایی ڕادەست پێ بکات تاکو دەگاتە خەڵک و میدیایەکان هەموو لە خزمەتی ئەوە دابن بۆ ئەوەی خەڵکەکە ڕێز لە شوێنەوارەکانیان بکرد ئەحمەد ئێخوانی گوتووە ناموسە لە حاکم و ئەمیران تاوان چییە شاعر و فەقیران بەڵێ ئەگەر خەڵک نەزانە تو دەبێ چون باوک مناڵی تربیەت دەدە لازمە هوشیاری لە ناو خەڵکدا دروست بکێ بەچی بە خیتابات بە قسە کامە مەسئولی کورد جارێک خیتابێکی داوە دەربارەی ئاسار هیچ کامە تەلیڤیزیۆنێک ڕۆژێک عیبارەتێک لە شاشە جملەیەک ڕستەیەک بڵاو کردووە بڵێ ئەمە شوێنەوارە ئەی خەڵکینە وێران نەکەن ئەمە تاریخی باو و باپیرانە بڵاوی ناکەن ئەم هەموو تەلیڤیزیۆنەژی لە کوردستان هەیە بەڵام دیعاە ئەکەن بوو گورانیە دیعاە ئەکەن بوو نزانم چی دیعاە ئەکەن ئیتر بوو وەرزش ئیتر هەر بەحسی مەکەن سەرەتا ئیشەکان لە میرپولیەوە دەست پێکا پەیکەری یەکەمە لێرە کە ئەمە لە چیای پیرەمەگرونە ئەمە سەرەتای کارەکان بوو لە بەشێکی بەرزی شوێنەکەیە حتا لە ئاستی ئیشکردنیش بەرزترە یعنی جۆرێک لە پەڕینەوەمان دروست کرد بوو بە وشکە کەڵک یا جۆرێک لە سەکوێک بووی لە ئیشەکە نزیک بینەوە زۆر بە موادێکی بیدایی ئیشمان کرد ینی ئەو موادی کە لە بازارڕ هەیە سلیکۆن کە زۆر کات لەگەڵ شوشا بەکاری ئەمە توانیمان قاڵوی یەکەمی ئەمە لە سلیکۆن دروست کرێ
پاش ئەوە قاڵبی دووەمی کە ڕاگرێتی یەک پاڵ پشتێبێ هەر بە بۆرەك دروستمان کرد ئەم تەریقەیە زۆر سەرەتاییە یاخود جۆرێکە لە ئەوەی کە لەبەر دەساوێ بەڵام ئەگە بمانویستایە ئەو کاتە کۆپیەک بوو ئەمە بکەین بە پرۆفشناڵی بڕێ پارەی وای تێچوو کە ئەسڵەن ئێمە دەرەقەتی ناهاتین زای دەنەوەی کە هەر دەستیش ناکە و لە کوردستانە. هەر لە هەمان چیە لە بەشی پشتەوەی لە دیوی قەرستان شوێنەوارێکتر هەیە دیواربەندیشتر هەیە نەقشەیەەکە زەردی ڕەبەنی پێڵین لە پشتی قەرستانە تقریبان فۆرمەکە یەک فۆرمە یەک جۆر حرەکەشی هەیە جلەکانیشان نزیکە لەیەکەوە لەواچێ هەردووچیان تەواوکەری یەک شارستانیەت بنیا یەک شوێنی تاریخی بن. تەسەورەکری ئەمە لە سەرڕێکانە ئەو بڵێ لە دەواازەکانە دانرابێت دەواازەیەشی کۆن بەڵام جیاوازەکەیانوێ جۆری بەردەکەیان زائیدەن ئەم زیاتر معڕەز بووە بۆ ئەوەی کە تیاچێ لەبەرەوەی دیوی ئەم هەتاوە دیوی ئەم بارانەی گرێتەوە دیوی ئەویان شوێنێکە نسرمە کەمتر تەسیراتی سروشتی بەسەرەوە بووە. ئەم ئیشەکە کاتی هاتیینە سەری زۆر هیلاک بوو ئەنی زۆر پیس و پۆخەڵ بوو زۆر ئەوەی کە کلسی بەسەرەوە بوو باراننا و ڕەشایشی زۆر و قەوزە بەشێکیمان لێ تێست کرد ئەوە بوو فەشەلیەنە جاری دووەم قەرارمانە کە بە ئوسلوبێکی ئیشی تیاکەینەوە ئەو بوو جاری دووەم سەرکەوتوو بووین. ئەویش بەهۆی چیەوە بۆ فەشەلە ئەوە بوو کە پێشتر لە میرقولی بۆ ڕێگەیە سەرکەوتوو بوو بەڵام ئەومان لەبەر چاو نەگرت بوو کە ئەم بەردە جۆری بەردەکەی ئەبێ بە شێوازێکتر کاری لەگەڵا کرێ. ڕۆژانە و کاتانی تاگەیشت نیە لە ڕێگەیەکی دوورمانە بڕی ڕێگاکەی چووکە زیاتر لە چارەکێ 20 دقابێ بە پێ ببڕێ ئەمە یەکێوە لە ناخۆشیەکانی. ڕۆژانە و کاتانی تاگەیشت نیە لە ڕێگەیەکی دوورمانە بڕی ڕێگاکەی چووکە زیاتر لە چارەکێ 20 دقابێ بە پێ ببڕێ ئەمە یەکێوە لە ناخۆشیەکانی. دووەم ئەو مەوادانی تاگاتە ئێرە هەر هەموویە وایە بە کۆڵ یاخود بەدەست هەڵگیرایە ئەیتر جاریوا بوو ئێمە کۆڵەکانیشمان زۆر قورس بوو بارەکان زۆر قورس بوو لە حکمی و ئەوانە بوو ئێمە بیگوازینەوە. ئەم ئیشاوە ئەنجامێرێ یەکی لەم شوێنە سەختە تەسەور کە ئەم ژێرەش هەر نەبێت تا بیناکرێ ئەمە هەفتەیەکی ویستە تا ئەم بەردانە ڕیز کراوە چ جای چەند ڕۆژێکی ویستە تا قاڵبی لێ گیراوەتەوە دوای ئەوە اینجا تێگانەوە و ڕێخستنەوەی ئەم شوێنە بۆی جۆرێک شتێکی نەشاد لەگەڵ سروشتا دروست نەبێ ئەم هەموو هیلاکیە ئەم هەموو بیرکردنەوە و ئیشکردە تۆ بە چ دافعێک و بە چ حەماسێکەوە ئیشەکەی بە چ گەرم و گوڕێکەوە لە نەتیجا خەڵکانی شتەیە زۆر عساب ساردیە ئیشەکە تێگەیاتەوە هەر لەم شوێنە ئێسای بینی خەڵکاتۆ نووسینی لە پەنانووسی یادگارەکانی خۆی ئەنی تۆ ئەگە ئەتوانێت توانی دوورکەویتەوە لەو شوێنە یادگاری تەبێ بۆ تۆ ئەمە تەشویهەکەی ئەنی ئەمانەش جێداخە ئەمانەش جۆرێکە لە خەموخەفەتی و جۆرە ئیشانە. ئێمە لای خۆمان کێشەمان نەبوو لەو گروپە یەک دەنێک هەر لە سەرپەرشتیارەکە وەکو بەڕێوەبەری شوێنەوار و بەڕێوەبەری مۆزەخانە و کارمەندەکانی و حتا حرەسەکەی کە ڕۆژانە لەگەڵمانە بوو کە خۆی خەڵکی دێ قەرستان بووە هیچ کێشە نەبوو بەڵام کێشەکان لە دوای ئەوە دەسی پێ کرد کێشەکە کاتێک کە تۆ وەستێکت تەقدیمە کرد کێشەکە لەوا بوو کە کاتێ مادەیەکی بەکارێنا کە بابێ نەبوو بۆ سەرف ینی تۆ باسی ئەوەتە کە ڕێژەیەکی زۆر سلیکۆن بەکارهێنی ئەو ڕێژە زۆرە ئەبوو بە پرسیار تۆ ئەمەد بۆچیە یعنی ئەوە یەکێک وایە چاوی ئامادە وایە لەم شوێنە یاخود عەقڵی قبوڵی ئەو شتانەی کردایە تەنانەت جارێک وای لێ هاو لایەنێک ئەو لایەنە حکومی کە
پارەکەی ڕاستەوخۆ سەرفەکە خۆی هاوسەردانی کەوتی بزانام ئەم شتە چۆن سەرفە بێ کاتێک کە گەیشتە شوێنی مۆقع و ئیشکردنەکە و ئەسڵەن دەرەقەتیەوە ناو هەر تیا هەڵسو کەوت کات چ جای بمێنێتەوە کارکە نەک ئەو کاتە ئێستش کێشەیە ئێستش بۆ هەموو پرۆژەیەک شتێکەیە تێنەگەیشتنێکەیە ئەو پرۆژەیە سەر بە ئاسارە جۆرێک لە مەتاتیەتی تایە جاری وایە دەیان جارەوێ بچیتەوە سەرە و ئیشە بەڵام لایانی دووەم کە پارەت بۆ سەرفەکە لەوە تێناوێت. بودجە خۆی پێویستە زەرورە ساڵانە بجێکی بەرچاو لە بەردەستدابی وەکو بجێ ئینقازی دەڕێنێ شوێنێکە دەڕوخێ ئەو بجێە لە بەردەستبی لە بۆ پارێزگارکردن و بەهاناوە چوونی ئەو شوێنەواریە لە داڕوخانە ڕزگار بکرێ نییە لە بجەکەیە بەردەست نییە دەکەویتە ساڵی ئایندە و ساڵی ئایندە ئەو باەخەی تو لە بەرچاوتەوە بە هەندی وەردەگری وەیە بە هەند وەرنەگیرێ یان وەکو تو ئاگدار نەبن ئەوەی کە بودجەکە ئەوە ناکرێت بە 2 ساڵ و 3 سال دەڕوخێ لەو کاتەدا بەڵام زۆر تاکم کراوە پرۆژە سیانە نوژەنکردنەوە پارە نییە بۆ ئستملکردنی خانووی پیرەمێرد خانووی مێژوونووسی گەورە ئەمینزەکی خانووی عەبدولکەریم عەلەکەی وەزیری دارایی شێخ مەحموودی نەمر پارە نییە دەڵێن پارە نییە بەڵام پارە بۆ دروستکردنی جێگای عەرەق و قومار و گازینە و یە دیکە مەلایین دینار بەبێ حیساب سەرف دەکەن نە ئیمانیان بەوە نییە حکومەتی هەرێم نە لە ڕووی ئیمکانیەتی مادیەوە لەنە ڕووی وەزعی سیاسیەوە نەیتوانیوە چۆنەڵی بەپێی قۆناغ یا بەپێی ئەهەمیەت یاوە بە چۆن دابینکردنی مەعاش بووە چۆن دابینکردنی پێداویستی هاوڵاتیان بۆیە شوێنەوار کەوتە قۆناغی دووهەمی ئەم پرۆسەیەوە ئەسێ لەخوا بەزیابێ ئەو خزمەت گوزاریانە و ئەو کێشانەی کە جاران هاوڵاتیان هەدەفی سەرەکی بووە حکومەت قۆناغ بە قۆناغتوانێتی ئەو کێشانە ئەولەویاتی باتێ بەڵام شوێنەوار لە ئایندەیە ئەکید بایەخێکی باشتری پێدا. قەڵای هەولێر مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 6,000 ساڵ لەمەوبەر دیێرینترین شوێنەواری جیهانە کە ئێستاش ژیان تیایدا بەردەوام بێ ئێستا لەلایەن چەند تیمێکی پسپۆڕەوە پرۆژەی نۆژەنکردنەوە و بژانەوەی ئەم قەڵایە بەڕێوە دەچێ ڕووبەرەکەی زیاتر لە 100,000 متر دووجایە و کەوتۆتە چەقی شاری هەولێرەوە بەنسبەت پرۆژەکەمان پرۆژەی قەڵای هەولێر لە ساڵی 2006 پارێزگای هەولێر و حکوومەتی ئەقلیمی کوردستان ئینتیباهیان کرد کە قەڵای هەولێر شوێنێکی وەزعەتی خراپە و خانووەکان بەردەوام ئەڕوخێ و خەلکێکی چیتەیە کە خەلکی ئەسڵیەکان نییە و ئاوارەنە و وەزعی خانووەکان لە وەزعێکی زۆر خراپدایە و مەترسیکەتنی هەیە و وەزعێکی سەحی نیە تەندروستی نییە فقەرار وا دەرچوو کە ئەو قەڵات چۆل بکرێ و نۆژەم بکرێتەوە ئەو ئەشخاصانەی کە لە ناو قەڵا ئەژیان هەموو تەعویز کران قەرەبوو کرانەوە بە پارچەیە ئەرز و بە نەختێ پارە کە بۆ خۆیان خانوو بکەن هەموویان مەمنوون بوون دەرچوون صاحب خانووەکانیش وتی ئەدی ئێمە ئەنی وەخت خانووەکانیشان ئیستیملا کرا هەموو حەق خۆیان وەرگرت قەڵا بووە ملکێتە چی حکومی پرۆژەکە دامەزرا لە 2007 بە ناوی پرۆژەی بژانەوەی قەڵای هەولێر ئەگە ملاحەزە بکەی بژانەوەیە یعنی گەراندنی ژیان بۆ قەڵای هەولێر کافی نییە وەک شوێنێکی ئاساری جامید مردوو مجرد ئاسارە چوچی لە ناو شارە حیا ژیانی تایە ئەبێ ژیانیشی بۆ بگەرێتەوە
قەڵات داخلی لیستی کەلەپوری جیهان کراوە لیستە بەردەوامیەکەنا لیستە مۆقەتەکە پێڵێن تێنتەتیڤ لیست مجموعەیە شروط هەیە پێویستە ئەوانەی حازرکەی تاکو داخلی لیستی بەردەوامیەکەی بکرێ ئەو شروطانە چییە؟ مجموعەیە دراساتە کۆنزەرڤێژن ماستەر پلان مەنێجمنت پلان بەفەر زۆن پلان ئەو دراساتانە ئێستا هەموو حازرکرا ئێستا ئێمە تیمێکی ژەکەن تیمێکی خۆمانی لەگە تیمێکی جیهانی پوسپۆر بۆ فایل حازرکردن بۆ لیستی کەلەپوری جیهان لە 580 خان و 190 خانومایتەوە بە شێوەیەکی تقریبان تەواو یان خانوویەکی تەواویان لا خانوویەک ژوورێکی کەوتووە دیوارێکی کەوتووە باقیەکەی تر یان خراپەیە یان کەلاوەیە یان ڕووخاوە یان ئەرزێکە بەتاڵە ئەوەش هەموو بۆ لە ئێهمالی بۆ 30 ساڵ قەلا ئێهمال کراوە لە 180 حتا 140 ئەو خانووەکانی کە نۆژە نەکرێتەوە ئەوە بۆ سەکەنە ئەوی تر ئەبتە چێب شوێنێکی سیاحی سەقافی ئافاری بەرنامەکەمان بۆ ماوەیەکی کورت و بۆ ماوەیەکی درێژ ماوە کورتەکەمان 5 ساڵە کە 2 ساڵی لێرەت بووە ئەوە هەموو ئامادەکردنەکەیە و تەحزیراتە و دراساتە و خەرائیتە و عینی وەخت دەست پێکردن بە چەند ئیشە کە دەستمان پێکردووە ماوە درێژەکەی کە نزیکی 10 تاکو 15 ساڵە ئەوە ئینشاڵە بە تەوەقعی ما ئەو قەڵاتەی کە ئێستا بۆتم باس کرد پاش 10 ساڵی تر ئەو تا ئەو قەڵاتەی کە نۆژەن کرایتەوە بژان کرایتەوە و خەرچی تایە و دێی وەک شۆنێکی توراسی کۆنی قەڵا لە ناوی ئەڕۆی و ئەگەرەی سەرای سلێمانی ئەکەوێتە ناوەندی شاری سلێمانیەوە مێژووی دروستکردنی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 زاینی واتە 3 ساڵ بەر لە بنیادنانی شاری سلێمانی لە ئێستادا تیمێک بە ئامانجی بەهانەوەچوونی شوێنەوارە دێرینەکانی کوردستان سەرگەرمی نۆژەنکردنەوەی ئەم شوێنەوارن خۆناغە سەرەتایەکانی ئەم پرۆژەیە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2007 بەڵام ئیشکردن بە کردداری لە یەکی 2011 دەستی پێکردووە و خۆناغێکی باشی بڕیوە و ئەتوانین بڵێن لە سەدا هەفتای کارەکانی تەواو بووە بە هەمان شێوە لە بارگای مەلیک مەحموود کە چەند مەترێک چەند دەیها مەترێک لە پرۆژەی سەراوە دوورە لە هەمان شوێن دەوێش کار ئەکرێ مەبەست لە نۆژەنکردنەوەی سەرای سلێمانی و بارگای مەلیک مەحموود بۆ ئەوەیە سەرای سلێمانی کە هێمایەکی دیاری سەروەریەکانی شاری سلێمانیە ببێتە مۆزەخانەی مێژووی سیاسی و نەتەوەی شاری سلێمانی و ئەو سەروەریانەی لەم شارە و لە هەرێمی کوردستانە لە سەردەمی ئەمارەتی بابانەوە بۆ ئیدارەی شێخی نەمر و هەروەها سەرەتای شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ و سەردەمی ڕاپەڕین و ئەو هەموو سەروەریانەی گەلی کورد بۆ بەدەستهێنانی مافی ڕەوای خۆی هەوڵی بۆ داوە تێکۆشاوە بەرجەستە بکرێ و لە ناو ئەو مۆزەخانە لە سەرای سلێمانی پیشان بدرێ. پرۆژەی نۆژەنکردنەوەی بینای سەرای سلێمانی هەڵبەتە من لە دوو قۆناغی کارم تیا کردووە. قۆناغی یەکەمەوە بوو پاکردنەوە بوو لە هەرچی ئەو گەچ و توێکاریانی کە چەندین ساڵە بە پێی هەموو زەمانەکان خراوەتە سەری و چونکە وەتەنزان ئەم بینایەک بۆ حکومڕانی شارەکە لە هەموو گۆڕانکاریەکە ئەم بینایش گۆڕانکاریی بەخۆیەوە دیوە. ئەمە وای کردبوو کە
جۆرێک ئیشکردنی تایبەتی بێ لەبەر خاتیەوەی هەم لێکردنەوەی ئەو توێیە گرنگ بوو هەم احتیفازکردن بە توێی ژێرەوەی بیناکە بەمانایەوەی کە هەرچی بەرد و هەرچی خشتێ لە ژێرەوە ئەبێ جاییتر بە پارێزایی بمێنێتەوە. لە مەرحەلەی دووەمە بیناکردنەوەی ئەو ڕووکارانە بوو کە پێشتر هەبووە بەمانایش تر ئەگەر ئەسێری دیوارەکانی خوارەوەی سەرابکەین هەر هەمووی بەرد بووە بیناکە لە بەردە چۆن ئەم بەردە گەڕێنینەوە حاڵەتی یەکەمی. ئیشەکە بەردەوامینتیایە ئێمە لە مەرحەلەی دووەمەوە لە مانجی 2010ەوە مەشغوڵین لەگەڵم ئیشە کارمان تیا کردووە 20 مانگە کاری تیاکەین بە خۆشحاڵیەوە زۆرینی کارەکانمان تەواو کردووە لە زۆرینەشیا سەرکەوتوبین ئەتوانین بەپێ ئەو تەقیمانەی کاکرێت ئێمە لە 95 بەرەو ژوور سەرکەوتمان بەدەستێناوە. سه جار محاوله کرا سرای سلیمانی به روخاندن سرا به 3 سال اصلی سرا لپیش شار سلیمانی هات و تعاوا کردن للای محمود پاشا بابان و ل 1781 هات یا آوا کردن دوای حکومت عراق ل 26 نوی کرد بینایی که زور گرینگه بوت رمزک وکو مرکچون قلات لهولیر قلات هیا لیرجی سرا هیا بوت رمزک چونکه چندین مظاهرات و راپرینی 6 ایلول 1930 او همو شهیدی دا لبردرگاه سرا درست بوا اما بوتا وک تاریخک ویسیان بروخینن بکنه گراج جاره گوتن والا دکنه بازاری زیر کوبونه و جیبه به همو زیرنگران کرن لسر اوها خلاصه به هوی کسان دلسوز اما مذکره که 12 لوپری ما نوسی 1010 کس لسری امضا کرد تال رانیه و 4 قرنجی خلق توانیمان وا بکن پاشه کشه بکن لترس مظاهره مانده کرد وڵاتی ئێمە ئێستاکە وادێ بکەوینە خۆ ئارام بین ئەمن و ئیستقرار خۆشبەختانە بەرقرارە لە وڵاتەکەی ئێمە ئەگەر بین بەراوردی بکەین لەگەر جنوب و وەلی خوار و ناوەڕاستی عێراقی مەرکەزی فدراڵە بابرێن ئێمە جیاوازی زۆرمان هەیە هەم لە ڕووی ئاوادانکردنەوە و هەم لە ڕووی ئیش و کار و هەم لە ڕووی ئەمن و ئاسایش و هێمنی و دوور لە تەنگژە و لە تیرۆر و لەوانە بێگومان ئێستا پەیوەندەکان زۆر زیاتر بووە و شوێنەوارەکانمان ئەوەی کە من تاکو ئێستا متابعام کردیبی ئاگادار بم پارێزراوە تاکو حەدێک و تەزاوزە زۆر کمی لەسەرە لەبەر ئەوەی ئێستا لە کوردستان ملەتی کورد زۆر ملەتێکی شارستانیە خۆی حەز لە پاراستنی کەلتوری خۆی دەکا بۆ ئەوەی بپارێزی ئێستا مەناتق مەحمیە هەیە ینی شوێنەواری ئەو شوێنوارە کە پارێزراوە بۆ سروشتی لەوانە لە منتقەی مێرگۆسۆر لە منتقەی بارزان لە چەند شوێنێکی تر منتقەکان مەحمیە تاکو ئێستا ئەو حیواناتانێک کە لە منتقەی هەبوو کۆچیان کردبوو ئێستا هەموو هاتینە وێن دەرێ مانای ئەوەیە ئێمە دەتوانین کار بکەین بۆ پاراستنی مناتق مەحمیە و بۆ پاراستنی شوێنەوارەکانی خۆمان کە تاکو ئێستا کار دەکرێت بۆ چاکردنی و بۆ هەڵکۆڵین لەوانە لە ناوچەی شەمامک لە ناوچەی یەک دوو ناوچە بوو لە سلەیمانی ناوەکەم لێبی کردووە لە منتقەی چوارستین لە دهۆک و لە زۆر شوێنی تر کە لە دوو سەرەتای سەرهەڵدانی ژیان و سەرەتای مێژوو دەگەڕێن منظمەیەکی ئەجنەبی لەسەر حیسابی دەولەتی خود تەیە دەڵێن گردی کەلک مشک تەنقیباتەکە جا ئەگەر دوو پاچی لێکە تەنقیباتەکەژی شکر هەفتەیەکە مەوسمەکە هەفتەیە دە ڕوژێکە و درون
ئەوە چه سوودی هەیە بە نسبەت ئەوە کە دەیان شوێنەواری دیکە لە دێهاتەیە وێرانکردن گوتن قبرێکی ئاشووری لە هەولێر دوزراوە و تەلیڤیزیۆنەکان دیعاە بوو کردن چه سوودی ئەو قبرە هەیە کە دوزراوە بەڵام لای دیکە قبرستانی گەورەی وەک قبرستانی دوولی ئەسحامان لە سماقولی لە پشتی کوێ ئەتو وێران دکێ دائیرێ ڕێگەوبانی هەولێر کە هەموو قبرێک کوژراوەکانی سەحابە و کوردەکان لەوێ بووە دەوری 500 کەس هاتووەتە کوشتن چه سوودی هەیە تو چاوپوشی لەوە دکێ لەو تەقریباتە قبرستان و قبری پێشمەرگە و ئەعدامکراوەکان تێک ئەدەن وڵا دەڵێ قبرێکی ئاشووریمان لە ناو شاری هەولێر دووزیوە ئیتر چه قەڵات ماوە نەهاتە بن ئیتر کولیون ئیتر هەر پەیکەری حەریر بچوو بزانە چی بەسەر هاتووە پەیکەری دیکە چی بەسەر هاتووە لە تفەنگ ئەمە هەموو هاتیان وێرانکردن ناو شاری حەریر هەموو بناری شار هەممی ئاسارە چەند جا من نویسی بۆ حکوومەتی هەرێم بابا بنکەیەکی شوێنەوار لەوێ دروستکەن منعی خەڵک بکەن بچن خانوو لەسەر شوێنەواری قەدیم دروست بکەن هەموو دیواری ئەستورن شورەنە ئەوە وەکو نمونەیەک چەندین جار من ئەمەم نووسیوە بوویان بە کتابی ڕسمی نوسخەیانم هەیە بۆ عیلاجی کردن خەل دچن شوێنەوار لە ناو شاری حەریر دکۆڵن و وێران دکەن و خانی لەسەری دروست دکەن کە لەسەر ڕێگای هەمیانە وەختێ دچنە گەلی عەلیبەک بوو مەسیف و بوو فلان و بێبان بە چاوێ خۆ دەبینن ئەی بۆ عیلاجی ناکێ ئەمە 22 ساڵە قانونی ئاسار لە کوردستان دانیە من خۆم 4 جار دەقی قانونەکە من ناردووە بۆ ئەنجومەنی وەزیران و بوو جێگیری سەرۆکی حکوومەت و خەڵکی دیکە چەند جار ناردووە چەند جار یاسای تایبەتی بە ئاسار هەر ئەو یاسانە هەن لە کوردستانە ئیستا کە لە سەردەمی ڕژێمە تەبیعی پێشتریش وەختی خۆی کە دەرچوو ئەو یاسایە کۆنە یاسای ژمارە 59 پێڵێن ساڵی 1936 یاسای ئاثاری پێڵێن ئەم یاسایە ڕاستە یاسایەکی کۆنە یاسای سەردەمی حکوومەتی عێراقی کۆنە بەڵام ئەم یاسایە بە ژمارەی 120 ئەوەندەی من ئاگادارم لە ساڵی 1974 کارەتێکیکە تعدیل کراوە عقوباتەکانی تیا زیاد کراوە بە هەدەفی ئەوەی ئەوەش کە زیاتر شوێنەوارە ئەسەرەکان لە عێراقا سەرتاسەر ئەو یاسایە و کاتە عێراقی بووە بۆیە ئەڵین لە هەموو عێراقا بە تاکید کوردستانیش بەشێک بۆ کاتە لە عێراق پارێزگاری بکرێت بۆیە عقوباتەکان سزاکانیان زیاد کردووە ئەم یاسایە تا ئیستا لە هەموو عێراقا جێبەجێ ئەکرێت دواتر لەم ساڵانی ئەخیرات چەند داعدیلێکی تری بەسەردا هاتووە بەڵام ئەو یاسایە بەردەوامەوە ئیستا لە هەرێمی کوردستانیش ئەو یاسایە کاری پێکرێت یاسایەکی باشە بەڵام پێم وایە سزاکانی کە من بەجۆری ئەو کاتی کە دەرچووە مەسەلەن مادەیەکی تایە ئەڵێ عقوبەکەی حەبسە و غەرامەکەی 200 دینارە بەتاکی ڕمبێکم 200 دینار لە ساڵەکانی 50 و 60 و 70کانیشە بڕەپارێکی باش بوو بێ بەڵام ئەمڕۆ 200 دینار بۆ ئەمڕۆی ئێستا پێ بەپێ قیاسکردنی بە مەسکوکەیەکی ئەسەری مەسەلەن کە تاریخی میلەتەکە تەحدید بکە ئەوە تەقدیر ناکرێت بە هیچ مەبلەغێک ئەو مەبلەغە غەرامانە من پێم وایە گونجاو نابێ ئەو مەبلەغە بەندکردن و سزایانە گونجاو نابێت چونکە حەبسکردن بە جۆری قانونی عقوباتی عێراقی کە ئیسا نافیزە لە لای ئێمە لە 24 ساعتەوە پێوترێ حەبس تا 3 ساڵ من پێم وایە ئەو بڕگە و مادانە پێویستی بە گۆڕانکاری هەیە بۆ ئەوەی وەکو پێشتیش باسم کرد هاوتەریب بێ لەگەڵ ژیانی ئەمڕۆ پرۆژەیەکە و پرۆژەی پاکردنەوە و چاکسازیکردن یعنی بەوە بەشە شکاوانەی و زائیدەن گرتنەوەی قاڵبێک بۆ نەقشەی یاخود ئەشکەوتی قسقاپان ئەوەی لێرە زۆر سەرنجی ڕاکیشامۆک و لایەنە هونەریەکە من
ئاستی ئیشکردن تیا بە چەند جۆرێ بووە یعنی لە دەرەوە بۆ ناوە بەرەو وردەکاری ڕۆشتون ئەمە زۆر گرنگ بوو بە نیسبەت منەوە بەدەر لە بابەتەکەی باز لە چێگا ئۆپچۆڵی پلەی ئیشکردنیا دەرەجەی ئیشکردن تیا تا ئەهات چاکتر و ورترە بوو لە نەتیجا بەدەر لەوەی کەم بلێم و ئیزافەیە شماتۆتە سەر منیش جارێشترەوەم تەوزیف کردوێتەوە لە ناو مەتحەفا کە بینێر بەردەوام ڕۆژانە بتوانێت بیبینێ بەدەر لەوەی کە بچێتە دەرەوە بە سوودفەڕی تێکەوێ یاخود نییە تێبێنێ و تەکبیری بۆ بکە تۆ ڕۆژانە توانی بێ و ئیشە ببینی ئەمە یەکێکە لە هەرە شتە باشەکانی کۆپیکردن گواستنەوەی نوسخەیەک بۆ ناو خەڵک بۆ سەرجادە بۆ ناو مۆزەخانەکان ئێستا ئەو سامانە گەورەیە بەردەوام لەژێر هەڕەشەی وێرانبوون و لە ناوچوونایە هەرچەنە لێرە و لەوێ لەلایەن دامەزراوە تایبەتمەندەکانەوە هەوری پاراستن و نۆژەنکردنەوەی هەندێک لەو شوێنانە دراوە بەڵام ئەم هەوڵانە هەرگیز هێندەی گرنگی شوێنەوارەکان نین ئەکرا ئەم ناوچانە ئێستا جێگەیەکی پڕ لە گەشتیار بووایە و لە هەموو وڵاتانەوە خەڵکی ڕووی تێبکردایە بەڵام ئەوەی کە دەبینرێت زیاتر لە ناوچەیەکی کارەساتبار دەچێت نەک شوێنەوارێکی بەهاداری مرۆڤایەتی من هەرچۆنێ ئیشکەم ئەبم بە بەشێک بەردێک لەمەوەینە بەڵام ئەم بەردەی من تا چەند پتەوە بێ تا چەند نابەمایی لەخکردن من تەموحم لەوەیە نەمێ بەردێ بم چوومە هەر شوێنێکەوە پایەکم لەسەر بوەستێ